سرطاوي يا لدين رنگم چون خزان دلدالو فایزان زیرلو رنگم چون خزان بیوالی زریلو ایجا رنگ زردی من دلیل ایما ورونه إشاوي ضمي يعني كسيك ومني صار سوحري شاهي ضمي نۆتشا یەکێکە لە شارۆچکە دیار و بەناوبانگەکانی هەورامان خاوەن مێژوویەکی دێرینە پاشماوەی شوێنەواری ئەشکانیەکانی تێدا دۆزراوەتەوە نەخشەی گوندەکە لە شوێنێکی شاخاویدا دروست کراوە ئەمەش پاڵپشتیەکی باش بووە بۆ بەرگریکردن لە هێرش و پەلاماری دوژمن بۆیە بووە بە مەڵبەندی سانەکانی لهۆن زۆربەی خانوەکانیان دوو قات و سێ قاتن بەردەم خانوەکانیان بە باخ و باخاتی ڕازاوەدا پۆشراوە جغرافیۆ نۆتشێ جغرافیەوی معتەدلی کوهستانیا خود و شار و نوچه سر و تپه ماهوری بختیاره به شکلش گرفتن یعنی آت تپه که نوچه پالش دن پو دامنو آت تپه یعنی وشکریان نامش بختیارن ایجا ای تایبتیه که ایسما چوش نک تایبتی تایبو نوچه که تایبتو گرد و شار و دگاکا هورامانیه دگاک هورامانی یاگه بنا وشکریانه که زمین کمترین کلکش بیان پی بختاری چون كل محل هورامانی یاگی و کویسانیانه زمین ایجایی فرش بیان لا خلقه که یعنی زمین فرایجان پس مجبوری بیانه حتی به نرخ آنه بیابو که اگر دگاک دوره بو جهانه پی آنه آوی بارا باز آد دوریشه تحمل کردن ولی یاگی و نه دگاکش آوش کردن که زمین کمترین کلکش بیان یعنی اصلا بجوری بکلگ نمان نه پی باغداری نه پی کشاورزی که کشاورزی غالب و اوسه یا خله بیان یا یوی بیانه یا پمه بیان اما ایسا حتی یاگی با ما هنه نوچنه ماچاش دولورسه دولی بیانه که اتر تنیا یاگی بیانه که چاگنه کریو پمه کری چون پمه گیوی حساس بیان چاگنه وشا کردن چاگه چنه وشا کردن و رسته نیچه دولورسه پس یاگی بیانه وشا کریانه که زمین کمترین کلکش بیان پی باخداری یعنی اصلا نکریان چاگنه باخ وش کرینه دوریج بیا بو جهانه انشا گرتن نظر قیدش نیا ولی با زمینەکە کەڵکش نەبوو پێ باخداری چون بالاخره باخ مهم بیان پێ عادیشە حتا دۆرانی بەکە دۆران و گرانی گۆرێژ ماچە گورد و ئیمەناتێق و ئەتراف و هۆرامانیە یعنی تا دەشتی مەریوانی و تا دەشتی شارەزیوری و دەشتی مێدەشتی ماچۆ گردێ توش و گرانی ئەمێ بێنێ بەڵام مەحاڵ و هۆرامانی چون وێشە تنوع محصولات باخی شابیه مثلا وزی شابیه نتفی شابیه نه هنجیری شابیه نه هنگوری شابیه نه وشک شاکردن چاگرانی نه عادی دوام شارده به که هر اینا بیه هو آنیه که چیلو چولا چه به پلامار شدام لره و ورگیری کریان و بالاخره ایلو اولا و خسارتی فردریان دگا که یاگه بنا وش کریانه که هرزگیری نبینه چون اصابر به فریوارنه بالاخره مشیو هم ا تجربه آمیاد است که یاگی و دگاش آورده کرده که هرسی نگرته که اما وینمی فرویاگانه دگا بیانه به هرس الوان نچیرو وروه جهاله من منطقه هورامانی نه اگر ایسه باری نه ورو چمال یا پرسی پیجوری کری حج دگا به هورامانی تا ایسه هرس ضربه ندانه چون دقیقاً وش از آنش یاگی و دگا که وش کریانه که هرسگیره نبینه یاگی و وش کریانه که فراترین هزو ورتابیش گرتن یعنی فراترین تینی و گریانه جا ورتابی چون بالاخره اصلا تأمین و سوختی فره گرفت و تنگو چلامی بیگوره بیان پی خلقه که جوری و شواشه که اینه که فراترین کل گراجه هم هزو ورتابی هم هزو روشنایی وقتم سر و تپا ماهوری بختیاره و شکلش گرتن جلاو سرنیشتیه و یعنی شماله و میاو با کش دربنی و لانیشته و منطقه هورمان و تختی جلای پانیشته و میاو با شارو پاوه جلای ورهورزه و که کرو منطقه شرقی دیسان هر گنو منطقه هورمان و تختی دور و سلینه وانیشه که کش وارن دربن و دبوشتوم لگو بارامی برگرتن جلاو ورنیشتی چه و که کرو غرب گنو تکوه نوسو و تکوه کلو شمشی
ئینە چواردۆر و نەچە چند لێدانە منتەقەی باخیە چی چواردۆرەنە بە وجود ئەمێنە کە من وێم هەرد لیا وتار و نظامهای باخداری ئابیاریە هۆرامان بەشمەنیم کردن بە دوێ لزگێ شەرقیە و غەربی یعنی دوێ بەشێ وەرهۆرز و وەرنیش چایەگەوەکی وەرهۆرمزی و چایەگەوەکی وەری نیشۆنە هێنەکەی وەرنیشتی چایەگەوەکی وەر نیشۆ کەرۆ هانەکۆڵ سەردەرە سەراجگا بەرەنۆ لامرۆیا هەڕەبێڵ نسار و شێخا کە تێتر تام لۆرە وەرتا کەڵیکۆپان و چەمە وەزە زەڕاقە ئینە گرد نامۆ ئەم منتەقە باخیانە یعنی وەختی ماچوو منتەقەی باخی هەم تعریفی جۆغرافیاییشە هەم تعریفی زانستی چون منتەقەن یعنی کۆماڵی بە باخینە نەک تەنیا یەکدانە باخی واحد منتەقەی شاگیرتەنە نە چیر و پۆشش وشە. دانیشتوانی ئەم شارۆچکەیە بایەخێکی ئەجگار زۆر دەدەن بە پیشەدەستیەکان بە تایبەتی جۆڵایی و کڵاشچنین. جۆڵایی پیشەیەکی زۆر دێرینی هەورامانە. زۆر جارەم پیشەیە لە باوانەوە گوازراوەتەوە بۆ نەوەکان. سەرچاوەی دارایی بەشێک لە بنەماڵەکان بووە. لە ئێستاشدا لە ناو ئەم شارۆچکەیەدا چەندین وەستای دەزڕەنجینی تێدایە. خۆشەویستیەکی تایبەتیان بۆ ئەم پیشەیە هەیە. بایەخی ئەم پیشەیە هەتا ئەم ڕۆژ بە زیندوی ماوەتەوە. کاموا مەرەز پەژم ئەو کەرەسە سەرەتاییانن کە بەرهەمەکانی جۆڵاییان لێ دروست دەکرێت. ڕانک و چۆغە و جاجم بەرماڵ پشتوێن گرنگترین بەرهەمەکانی جۆڵایی. جۆڵایی سنعەتی فرە قەدیمی و فرە کۆناچی دەگۆی منێ. ئی سنعەتە کە ئێمە ماچونشنە جۆڵایی جەبابۆ پاپیریمەوە نزیکۆ تقریبان 150 ساڵی وی هەن سابقەی توولانیش هەن تاتەم نزیکۆ 14 ساڵای بیان تا ئیسە ئی سنعەتە ئین کردن ئێدامەدان و منیچ نزیکۆ 30 ساڵان چون علاقم بێ پیکار و تاتێمە منی حەزکەین ئێدامەش دە و سنعەتی فرە ئین و ماقوڵ و بە نەزەر و وێم چی وڵاتوی منە تاو بە جورعەت واچوونە ئی سنعەتە سنعەتی کامەڵە نۆپا و زینەن وەلی متاسفانە مدەتێوە بە هەر عیلەتی بێ بوو ئی سنعەتە تقریبا فراموشدە بیان چی منتەقەی منێ و ئیسە منیش نزیک و تقریبا 5-6 ساڵی وە گەرەکما ئی سنعەتیە لی ئی منتەقەوەمانە مەخسوسەن کوردستاناتەنە گەرەکمە زینەشکەوە. من ئیسە حتا دەرخاستمدان ئۆسنایە دەسی شارستان و پاوەی کەلاسی ئەمەڵی ئین کەرانی بنیا تا تەشویقی و پێجوانە بەیە یاڵگەرە حتا من ئێلام و ئاماڵگیم کردن من ئی کاریە ڕایەگان پتا و ئاموزش لۆ بە جوانە ئی منتەقەیە. کاموا هەن مەرەز هەن پەژم هەن ئینە کولە هەری و جەچی مەسەڵەن جانماز جە کاموە و جە پەژمی بەکارملو چخۆرانێک جە مەرەزی بەکارملو مۆجە جە کاموە ڕەنگی ئایجە پەژمینی چژەن پەژمینەکە ڕابەتە ئیسە پەژم هەر فرە هینا مەگن و مشتە فرەتەر جە کاموەچی وێسپاڵەکەرا بە مەرحلە ئەوەڵی شیکردۆ مەرەزیە دمۆشیە کردەی ڕێستەی مەرەسیە ڕێساژ بسوێت و گرۆلیا بەرژمارە شون و گرۆلیەکارە ماراژ من بسوێت و چخۆڕانکی منیۆش بە چۆڵاوی منیۆش شون و چۆڵاوەکە بە جۆڵایی درستشکەرونە و ئاماوە خێت. سیلوفەی ساڵیلۆنە شاگری پێیبانێ شاگر جۆڵا بێنە جەبانێ ئاماناوێ مەریوان لە مەریوان جۆڵایم کردن مەریوان ئاماناوە نوتچە جۆڵایم کردن
وەختەیە خزمەتەکە 45 ساڵی جەنووسێنە من ئینایی جوشنە زیندگی کەبوونە نەتیانە مەسەنێ جەنووسێنە زیندگیم کە چێ بن ساڵێ زەنایش فرە گەرەک لێنایی لەشەوێ Garido, garidano, garido, garidano, garido, garidano, خاکی هەورامان عزیز گیانی شیفای دەرێوانە بۆ منی دەرێمانە بۆمان دەرێمانە گیان بە لە بیاوای هاوە فەیپاگ و سیپاڵ گیان بە لە بیاوای الله فيفاق وصيفاق بيويانا يا الله توشي شني صيلا نۆتشیەکان بەوە ناسراون قسە خۆش و لەوز و کەلام شیرینی ئێمەش ئەوەمان بە هەند وەرگرت ڕوومان کردە خاڵۆ ئەمین لە ناو باخە خنجیلانەکەیدا بە بێڵێکەوە خەریکی چێڵانی بنی دارمێوێک بوو لەبارەی باغداریەوە لێمان پرسی ئەویش هەروەک لە دیوەخانێکدا دانیشتی بێت بە ڕوویەکی خۆش و لێزانیەوە وەڵامی داینەوە والله باخو ئی وڵاتی ئێمە کەمە قوربان بەسە باخما کەمە وارەیاتە ژەر ئینەنێ کەم تاکوتی و خەرچکەری کەم تاکتی هیچ خەرچکەریەنەوە وێست مثلەن کاریگەرگیری مەسەن کاڵ و چشکەر و چشکەر و ئاپاسێ تەمار و مڵکەکەی بیمە بەرەو ڕاوێ هەردوو خزمەتی کردونێ مەگە چێتەر پاڵشەوە بۆ ئەنا سەمەر و مڵکوی وڵاتی ئێمە تەماتەن تفێنێ مثلەن ئیسعنا من نارێمیێنێ هیچتر سەمەرەمەون نەگرتێنێشنێ ئەردوکەر و پێرار سەرێ بەرێ ئێزەن وەڕشادانەوە شانس و من سەیران کە شاوەردی قەدیمی گوێشا خاکی نەبێ ئاوەکی نەیاوێرە وار هیچی شادانە نەوەری سێمێ بە سیمان و بەم سیبە مەسان ئاوەکی مافریکەی نەیسە من بەش بە حاڵ و ومجێ بەڵەن و وم گرتنمەوە 5 ساعتی ئاوی مەسەینە زیاڵە و ئاوا قەدیمیەکەم ناخۆمە تاو تەماتۆ و تەڕەوتۆڵەکەر و پا ئاوا قەدیمیە ئی ئاوە زیاێمە ئەسێنێم تاو و تەماتەکەر و خیارکەر و مەسەرەن ئیساڵی جانایەتر ئاوەکی وەڵا خۆش و خاستە نامێ دێ بەرەنونێ ئەو سایمە هەر هیچمانە بێن تەماتێکمە نەبێ بوەرمی فقط جارجارێ تاتەن پێنە شون و خەلێرە ئەو سا ئیتڵانی گر پێ خەلەی وەشکلیێری سەیران گرانی چی نەگنێ مشتە و خودداسۆ کە نامی ئیتڵانی وەشکلیێری تاتەم فشکەر و چنی مەرە حەزریا کەرێش خەلێ دماوە خەلەکەی دیسان کەرێشەوە زەڕاتە قۆرەت و خۆی بەرەکەت و عەیشا بێ ئاو زەڕاتەکە ئێنێ زەڕاتەکە ئێنەکردن وشتێکەڵ و ئی خەلەیە ئاوەختە هەر نەفەرێ مادی خەپلێ ماگنێنێ فرۆشتنی بەرهەمە سونەتی و میلیەکان لە ناو هەوراماندا بووە بە دیاردا بەشێکە لە ژیانی ڕۆژانەی ئەم خەڵکە سەرچاوەیەکی گرنگی داهاتە بۆ دانیشتوانی ناوچەکە لەبەرەوە ئەم شارۆچکێش بەشێکی گرنگی هەورامانە گەشتیارێکی زۆر لە شارە گەورەکانی ئێران و خۆرهەڵاتی کوردستانەوە ڕووی تێدەکەن ئەمەش هاندەرێکی باشە بۆ بە بازاڕکردنی بەرهەمە خۆماڵیەکانی شارۆچکەی نۆتشە
وێم فرە عێلاقم بێن پێش شۆقڵیە هەر بە خاتورانە کە عێلاقەمی پێش شۆقڵیە شونانێ شەرەباتم چی ئازابڕوتم و سنەت و هەرامانی کوڕ نەبووە شارەکەمان لازم پانەیە دانا دوکانی ئەچم نەبوو چون گر کەس کوشش کردن نەجە دەگۆ وشەنە وجە شار وشەنێ چێوش بۆ کێ بە منتەقەی بوەرە ئێمە ئیچێما ئەغڵب و چێوا 80% ئیچێما جەنووسەنە و جەباقیە و دەگاکە و هەرامانیێنێ وەشی کردیا وچم تەلاش کردونە هەر ژەنی پێگەنە مێخەکەوێ دەسەڵاریوێ سەبەدێ جداریان و ئێگە و ئینیشا گرم لۆ شاپنێشە وەش شاکەرات تووڵەکە جێ دەوری دیوەزناوی داریانی مارمی پێگەلم لەمیشا وەش شاکەرا پێما جە تووڵێوێ جە سنۆقەوێ ئی الان ئی گۆزێ جە هەمەڵانەوە مارمیشاوەکە جاجمێ جە قەیمە وەش شاکەرا مارمی ئێمە جاجمەکە بڕمێرە لەمیشا بەژەنا دۆرەکەی شاگیرا پێما و مارمیشا چگەم نیێمیشاوێ ئی دوکانیچە نوچەنە فرە بە لازمش دانیچوون هەچی مسافر جێ باقی و شارەکە و ئامانجە ئێرانە ئامە مسافرەت چاکردن چی بەهارێنە تایی بەهارانی گوزەشتە هامنینە هەر ئامێنی ئەوی دوکانە یانە 80% ئامێنی سەر شادان و خەرید چاکردن من ڕازیانە جێ شۆغڵەکەم بۆ یەکەم جار هاتم بۆ ئێرانە بەس تاریف وشتیمش دەفت بوو لە ڕەفیق لە ئینتەرنێتەوە لە ماوەڕشتۆ بیستم و کە تەبیعەتی باشە هاتم بۆ ئێرانە دیم وڵا زۆر باش بوو ئەوەی کە هەم مردمەکەی دینی هەم تەبیعەتەکەی جوان بوو هەمەوەی کە واقعەن شتێکی سەرنجڕاکێشی تیا بوو بۆ نمونە زۆر کەسێک دەتوانێت بێ بۆ ئێرانە شتێکی تازە ببینێ مەسەڵەن ئەوەی کە واقعەن جوان ئەبینی مەسەڵەن ماڵەکان لەسەر کاچوماوە کراوەتەوە یا بینی مەسەڵەن لەسەر کاچوماوەکانەوە دەما هاتوین داروشتێک داروشتیان نییەوە لە ئێرانە زۆر باشە ئەبینی مەسەڵەن کابرای ئێمە لا ئێمە مەسەڵەن لەسەر زەوی ساخەوە زۆر سەختە بۆی کاری کشاو کاری باغداریشت بەس ئیمکانات لێرە کەمترە هاتوون بە بهترین لێرە ئیستفادەیان کردو تقریبا جە ئیدارە هیچ ئۆستادێوم نەبێن و کەسی هیچ نیشانە نەدانە هەر زەینی وێم تەبیعەتم هەر چامنێ چەم گونۆچی وەش کرد و جە ئیدارەنە خودکارم نەبێ هورساوەر بە چۆکڵێ تەلێوم وەش کرد فابریک و خودکاری بیکی خودکاریم وەش کرد پێویم ئێتر ئانە بی ئەنگیزە ئانەیە کە من خولاسە علاقە پیا کرد و پی کاریە و چی فری بینی بەسەن وەشی شاکەینی ویم تقریبا ئیدارەی هەر کاری ژوایە واچی لودی کارڕحیم واردێ با وەش کرد کە هیچ نەزانینی دا وەختێ وەڵای تر دەستمدا پی کاریە بێ ئۆستاد بێ مۆرەبی بێ هیچ وێم شروعم کرد لسە جیاوا ناوێ کرد یعنی هەر زەینی کارم کردن وێم مۆرەبیێ و ئۆستادێ و چی وێم نەبیێن هەر وێمەوە مەسەڵەن ئی کارمە شڕاپ نەکردن و پاگەنە چەمم کۆتا حەچیوی وەششکەرینی ئیتر وەششکەرینی ئیتر علاقەم پێدا کرد پنش وەسیلەم ئەسا و خولاسە دەستم کرد کارکردەی چون وێم چاگە هەم مەسئول و سەناڕووسایی بینی تەوەسط و ئا بەرنامەیە ئێتە من علاقەم پێدا کرد پێی نییە هەم جۆڵای کەرینی هەم ئی کار و نجارێ کەرینی هەم چخڕانکی کەرینی مۆج و مازڵۆخی و ئینیشاگر وەشی کەرینی ئەیسا ئاشاڵە هەجیجانی کە چەند تاپنەکۆتی گروێم کردینی تر ئاپاسەی یاواژێواش شڕام کرد مەریوان هەتا مەریوان دوکانم نیارە پێی کاریە دەور و دوێری ساڵە چاک کارم کرد ئیتر بازنشست بێت تااقەتم نەمن مەریوانێ علاقەم هەمیشە ئەبێ منتەقەیە بێ چون وەتەن بێ وی یانی شار وم کردینی بە و هەمیشە چێ تااقەتم بێ ئامانێ پێیگە وڵا خەتش ئامانێوێ چێگە مرد مستەخەر بیا و دەستم کرد کارکردەی
من مشتریم هنی هم جا پاون مشتریم هنی میا براش هم جا مریوان جا هورامان جا ایگم گردشگری میا مثلا چمشاگنو حچیم بیا برا فری میا مثلا گردشگری خارجی میا هفگی سال 5-6 دستی میا بیه ایتر اگه چی بو هچیش هدل پو بمسانا شو براش ملا ایتر مشتری چم هن مثلا عمده ورشی میا برا مثلا کابرا می 100 دانی خودکاری برو 200 دانی درجگری برو 100 دانی چمچی برو مثلا گوش شاکرونه زەلتە و هەجیجیا هۆرازە و نسار شەپێکە و سەرا و یانەدەرە و زبار کوڵ و هەرەبێڵ ڕوێڵی و دەگابەر شەڕانە و باخچە دەشتیە و هانیبەر چنارە و بێسکێ بێتڵە و بەرەنۆ نمونش نییە ئازیزم بێتۆ سەراجگەی وەشکۆت سەردەرەی دڵگیر هەر کارێز وەشا یاران کەرمی ویر ڕاگای مرۆخاڵە ڕای گوزەریاران هەم دۆڵ و گزرێ سێڵاران شۆران یاران نەختێوتەر با بنمی ئۆسەر با دیار بوونە مسارەی تاڵەجەڕ هەمتەر تێکەرمێ چەمە و دەشت و دۆڵ تا بیامێ مەقسەڵ ماوای هانەکۆڵ چەنی سپیڵەی سوبحی سەحەرخێز خسووز نەوەهار گوڵان بینا ڕێز پێی سەیر و وەشی و سیاحەت و گەشت گاوڕامێج وەشە لاپلەی هانەدەشت لەگەڵ باڕامی و ملەی میازمێ دەبۆشتە و یەرزی باخی بێنرڤێ سینە و ئاخربێ هانەوێڵەی وەش بە دیڵەی دیمەنش ڕۆحمە بۆوە گەشت هەوارگۆ دۆڵی هانەی هانەوەز وەشا دیمەنش تا خوا کەرۆ حەز چند دانم منطقه باخیه چی چواردۆرەنە بە وجود ئەمێنێ کە من وێم هەردلیا وتەر و نظام های باخداری ئابیاریە هۆرامان بەشمەنیم کردن بە دوێ لزگێ شەرقیە و غەربی یعنی دوێ بەشێ وەرهۆرز و وەرنیش چایەکێوەکێ وەرهۆرمزی و چایەکێوەکێ وەریج منیشۆنە هێنەکێ وەرنیشتی چایەکێوەکێ وەر منیشۆ کەرۆ هانەکۆڵ سەردەرە سەراجگا بەرەنۆ لامرۆیا هەڕەبێڵ نسار و شێخا کە تێتر تام لۆرە وەرتا کەڵیکۆپان و چەمە وەزە زەڕاقە ئینە گرد نامۆ ئەم منتەقە باخیانە یعنی وەختی ماچوو منتەقەیە باخی هەم تعریفی جۆغرافیاییشە هەم تعریفی زانستی چون منتەقەن یعنی کۆماڵی بە باخینە نەک تەنیا یەکدانە باخی واحد منتەقی شاگیرتەنە چیر و پۆشش وەشە ئیسە لزگ و وەرهۆرزیش جە دەربەنە بە دەست بنەکەرۆ کە هانۆ دەربەنی جینە چاکە مێرە وار قەڵا ملۆرە وارتەری باخچەیە شارانە ڕوێڵێ ڕۆدەگەی هۆرازە شەپێکە زبار نێجە
چەمۆ سیاوڵێ و یانە دەرە ئەگەر تەماشۆ نامەکە چۆتکەدەی بۆ فرۆ نامەکە نامی باستانیێنێ کە مەشیۆ بە شێوازی مێتۆدی گاریج ئەتیمۆلۆژی کردە کە بزانم مەسەڵەن چی نامێنەریان دەربن مەسەڵەن چی نامێنەریان شەپێکە شارانە ئایا شارانە هەر ارتباط شوێن چنی کەلیم و شاری شار کاتێک باسی هەورامان دەکرێت وێنەیەک لە پیشەی دەستی و باخ و باخاتی ڕازاوە و ڕەسەنایەتی لە جلوبەرگ و خانووی دوون هۆم و سێنهۆم دێتە بەرچاو. ئەم تابلۆیە بە تەواوی لە شارۆچکەی نۆتشەدا بەرجەستە بووە.